دوای ئەم هەموو قەیرانانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە، خەڵکەکەی تەواو دڵگران کردووە تا کارگەیشتوتە ئەوەی وەک خۆیان دەڵێن هەڕەشەی کوشتن و ڕەفاندن و لێدان و گرتن لە ڕۆژنامەنووسان و ئەندامانی پەرلەمان و چالاکوانانی مەدەنی و خەڵکی ئاسایی دەکرێت. بۆیە لەم بارەیەوە ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی لە بەردەم پارکی شانادەر لە شاری هەولێر گردبوونەوەیەکیان ئەنجامدا و تێدا داوای دانانی سنووریکیان کرد بۆ ئەم هەموو سوکایەتی و گرتنەی کە بە خەڵک دەکرێت. ئەوانەی کە نەیانتوانی بەرگری لە شنگال بکەن لە بەردەم دادگای سەربازی و دادگاکانی هەرێمی کوردستان سزا بدرێن، نەک ئەوەی کە لە ڕێگەی ئەم دەنگە ناڕەزایانەوە هەوڵ بۆ سەرکوتکردنی دەنگی هەزاران گەنجی تر بکرێت کە لە ئێستادا بەنەهامەتی هەرێمی کوردستان جێدەهێڵن. ئەخەر ئاو نەبی لە وڵاتەیە، موچە نەبی، کارەبا نەبی، ئازادیش نەبی، ئەوە چ وڵاتێکە؟ ئەوە کارە ساتە بەڕاستی. هەنوا دەکە گەنجان مامور ڕوو لە هەندەران بکەن. ئەی چێ دوایە بەرگری لەو خاکە بکاتن؟ ئەگە گەنجان بڕۆن شێ بەرگری بکاتن کاکە؟ زۆر نایاساییە. ئێمە وەکو ڕێکخراوەکان و چالاکوانان و ئازادی خوازان و ڕۆشنبیران مۆڵەتی 2 مانگ دەدەین بە حکوومەت. ئەگەر هیچ نیشانەیەکی چاکسازی بە دیار نەکەت، ئەوە هەموو ڕێکارێکی یاسایی و مەدەنی دەگنینە بەر دەرگاکراوە دەبێت لە بەردەممان. ئێستا خەڵک بەڕێزان، ئێستا خەڵک لەناو ئەو هەموو قەیران و گیر و گرفتانە ئەنجامی خێرای دەوێت. چیتر گوێ بە دروشم و مانشێتی ڕۆژنامە و قسە بریقەدارەکانی سیاسەکانی ئەم وڵاتە نادەین. بۆیە لە کۆتاییدا ئێمە بەردەوام دەبین لە چاڵاکی مەدەنی بۆ نەهێشتنی گەندەڵی و گەڕانەوەی دادپەروەری و مافی مرۆڤ و ئازادی تا ئەنجامێکی ڕوون بەدەستدەهێن و بێدەنگ نابین لە چاڵاکی مەدەنی. ڕۆژنامەنووس لە نێو ماڵەکەیدا لێ دەدرێت و ئەندام پەرلەمان هەڕەشەی لێ دەکرێت و خەڵکی ئاسایی دەگیرێت. ئەمانە و چەندین پێشێلکاری تر بوونەتە هۆی ئەوەی کە خەڵک وەک خۆیان دەڵێن ناتوانن بە ئازادی ڕایخۆیان دەرببڕن و داوای ئازادی ڕادەربڕیندەکان. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.